ڕاستە جمهورەکەی خۆی بە پێکەنین دەهینا بەڵام لە ناخەوە بە خۆی بریندار و بە حقت کاک عەبدوڕەزاق. ئەگەر پێم بڵێ کۆتا دیداری جەناب کاک عەبدوڕەزاق کەی بوو و باسی چیتان کرد ئەگەر بەبیرتمان؟ والله ئاخر فلیممان ئاخر دیدارمان لە فلیمی سێژێلەکان فلیمێکی سینەمایی بوو بە ناوی سێژێلەکان ڕۆڵی هەبوو لەو کاتی لەگەر ئێمە لەو کاتی بەیەکەوە بوونوە ئەوی ڕۆژکەش لە خستخانە سەردانم کرد وەزعی زۆر خراپ بوو لە خستخانەی ڕزگاری بوو دوای تەویلیاندا لە بۆ خستخانەی ڕۆژئاوا بە حەقات هونەرمەندێک بوو هونەرمەندێکی زۆر نەبوون بوو وەزعی باش نەبوو ڕاستە جمهورەکەی خۆی بە پێکەنین دەهینا بەڵام لە ناخەوە بە خۆی بریندار و بە حقت کاک عەبدوڕەزاق هەمومان دوعای خێر لێ بکەین ئینشاڵڵا خوا لە گوناحەکانی خۆش بیتن بەڕاستی هونەرمەندێکی سەرکەوتوو بوو 30 ساڵە ئەوە کاری هونەری دەکاتن بەڵام بژێوی ژیانی زۆر سەخت بوو بە حقت. ڕۆشتنی ئەو جۆرە هونەرمەندانە چ کارێنێک دروست دەکات؟ واللهی کارەساتی دروست دەکات کو دیوارێکی مەقسەد سپیکرای بلۆکێکی لێ دەرینی جێگایەکەی دیاربی بە حقت ئەو هەیە لەبەرەوەی ئەوانە مامۆستانە 30 ساڵ کابرایە کاری هونەری بکات بە حقت دەبی کۆمەڵک تەلەبەی هەبیتن. مامۆستا عەبدوڕەزاقش لە سینەما لە دراما لە شانۆ کەسێکی سەرکەوتوو بوو بەڵام بژێوی ژیانی وەزعی باش نەبوو مادیەن لۆیەژ لە کاری هونەری بەو دوایە زۆر دوور دەکەتەوە لەبەرەوەی کە هونەر لەسەر هەبوونی خۆشە ئەتوو ئەگەر نەبوو بە حقت هونەر خۆش نییە وەکو خەڵکانێکی دیش ناتانی هەموو کاسبێک بکەی ئەو ڕۆکە بتەوێ نەتەوێت لەبەرەوەی کابرا معروفە کە کابرا معروفە سبێنێکە لە جادەی ناتانی بچی تەماتێ بفرۆشی وایە بەداخەوە